بەپێی بڕیارێکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و بە یەک جار و بە ناچاری 30,000 فەرمانبەر و مامۆستا خاننشین دەبن. بڕیارەکەش زیاتر لە 10,000 مامۆستا دەگرێتەوە. ئەمەش کێشەیەکی گەورە بۆ کەرتی پەروەردە و فێرکردن دروست دەکات. بۆ چارەسەرکردن نەگیراوەتە بەرەمەش مشکلێکی گەورەیە. وەک جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایان دەڵێت داوامان کردووە خانەنشینی مامۆستایان بۆ مانجی 7 بخرێت. لە پێشداش کێشەی میلاک و بابەتانە هەبووە لە زۆرێک لە ناوەندەکانی خوێندندا. بەڕاستی ینی کێشەی گەورە دروست دەکاتن یان بۆ میلاک بۆ بابەتە چونکە خۆی کە ئەگە پەنا بۆوانە بێژیش بی تۆ ماوەشی دەوێ هەتا ئەوانە بێژانە دیاری دەکرێن ینی بەلای کەم مانگەیکی دەبات ئەو ڕێکارەنە ئەگەر زیاتریش نەبێتن چونکە دی موافقی ئەنجومەن و موافقی دارای ئەوانە وەربگرێتن کەوابێت تۆ ئەو فترەیە هەموو ئەو دەرسانە بۆش دەبن ینی بێ میلاک دەبن بێ مامۆستا دەبن بۆیە کاریگەری خراپی دەبێتن. لەبەر ئەوە بەڕاستی ئێمە داوای ئەومان کردووە و زۆربەی پەروەردەکانیش هەر ئەو ڕایەتیان کە بەلای کەم مامۆستایان دوا بخرێن هەتا 36 بۆ ئەوی ئەو ساڵی خوێندن بەبێ کێشە و ئەوانە بەڕێوە بڕاتن و تەواو بێتن. ڕێژەی 170 تاکو 80 کێشەی مامۆستا فاخیر محەممەد یەکێکە لەو مامۆستایانەی بەپێی ئەو بڕیارە پێویستە خانەنشین بکرێت. ئەو دەڵێ زۆرینەی ئەو مامۆستایانەی بڕیاری نوێی خانەنشین بوون دەیانگرێتەوە لە بابەتی زانستی و زمانەکانن کە پڕکردنەوەی شوێنیان ئەستەمە. ئەم کێشەش بوویتە هۆی ئەوەی نەمانی بە زۆری مامۆستاکانی پسپۆر بە تایبەتی مامۆستایەکانی زانست مامۆستاکانی بیرکاری مامۆستای زمانەوانی ئەمانە کێشەیەکی زۆر گەوری دروست کردووە. ئەو ڕێژە زۆرش کە خانەنشین دەبێت لە مامۆستایان بە تایبەتی لە ماوەلیدەکانی 62 63 64 کە بەشی زۆری هەرە زۆری مامۆستایان لەو سێ ماوەلیدەنە لەبەرێمە زانستمان هەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو تاکو ئێستا مامۆستای گەنجی نوێ هیچ کەسێکدا نەمەسراوە. بەداخۆ بڕیارێکە سەرۆکی حکوومەت یەکلایەنە ئەو بڕیاریداوە بێگەڕانەوە بۆ وەزیرەکان بێگەڕانەوە بۆ پسپۆری وەزارەتی پەروەردە پێویستە پسپۆرەکانی وەزارەتی پەروەردە ئاگایان لەم جۆرە بڕیارە باید تاکو بتوانن شەنوکەوی ئەو بڕیارە بکەن لێکدانەوەی بێ بکەم زانە زەرێری ئەم بڕیارە چەندە قازانجی ئەم بڕیارە چەندە. بۆیە بەڕاستی لەم کاتەدا ئەم بڕیارە کارەساتێکی زۆر گەورە بۆ قوتابخانەکان دروست دەکات دەبێتە هۆی ڕاگررتنی و شەلەکردنی پرۆسی خوێندن. بەپێی بڕیارەکە زیاتر لە 30,000 فەرمانبەر و مامۆستا لەدایک بووی ساڵی 1962 تاکو ساڵی 1964 خانەنشین دەبن کە تەنها لە کەرتی پەروەردە زیاتر لە 10,000 مامۆستا لەخۆ دەگرێت. بەپێی زانیاریەکان و بەدواداچوونەکانی پەیامیش بەشێک لە قوتابخانەکان لە کۆی 66 مامۆستا بە بڕیارەکە 25 مامۆستایان خانەنشین دەکرێن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.